خەڵک دروست بکەیت. حکومڕانی باش ئەوە نییە موچە بە خەڵک بدەیت و لە نیوەی ڕێگەجێ بهێڵیت بۆ دڕندەکانی بازار. ئێوە بەم کارەتان خەڵکتان کردوتە بارمتە و ژیانتان بۆ یەک بەیەکی هاوڵاتیان کردوتە قەفەس. تێگەیشتنێکی ورد لە خەڵک ئەوەیە بزانیت بە نەدانی 2 مانگی موچە خەڵکت ناچار کردووە بە قەرزکردن و دواکەوتنی قەرزەکانی. ئێستش کە موچەی دەدەیتێ دەبێت قەرزەکانی لێ بداتەوە و مایە پوچ بمێنێتەوە و ئەمەش گوشارێکە بۆ سەریان. بیرت نەچێتەوە کە لەو 2 مانگەدا خەڵک بووە بە دوای دەیان کێشەوە لە بێپارەیان. نەشتەرگەرێکی دواخستووە و کری خوێندنی منداڵەکانی نەداوە و دەیان کێشەی تر. ئێستا کە موچەی دەدەیتێ بەواتای ئەوە نییە ئەم کێشانەیت بۆ چارەسەر کرد. من نازانم خەڵک دەڵێن چی، بەڵام بۆ خۆم یەک زەڕا بڕواناکەم پارە نەبێت. تەنانەت لە نەناردنی قەرزی بەغداشدا کە موچەی کردوتە بەهانە بۆ بەستنەوەی هەرێم بخۆیەوە و زۆریش سەرکەوتوو بووە، چونکە توانی سیاسەتی ئێمە لە سیاسەتی بەرگری لە کێشەیەکی نەتەوەیەوە بگۆڕێت بۆ سواڵی قەرز و موچە. بەمەش توانی هەر بەخۆمان خەونە گەورەکانمان پوچەڵ بکاتەوە. من دەیڵێمەوە بڕواناکەم پارەمان نەبێت، چونکە باش دەزانم هەر ئەم حکوومەتە چەندە پارە بۆ کەشخەی و وەنەوشەکڕین بۆ دائیرە و وەزارەتەکانی خۆی سەرف دەکات. پێدەچێت پارە بۆ هەموو شتێکە بێت، تەنیا بۆ موچە نەبێت. یەک تکام لە ڕێزدار سەرۆکی حکوومەت هەیە. کاتێک شاندی ئێمە دەچێت مەرج نییە شاندەکەت لەوانە پێکاتبن کە خۆیان لە حکوومەتدان. گرنگە ئەوانەی دەکرێنە شاند نەک هەر زمانی عەرەبی باش بزانن، بەڵکو زمانی دیبلۆماسی و قانونیش بزانن و هەستێکی قوڵی نەتەوەیان هەبێت، شەرمیان لە عەرەبشکا بێت و متمانەیان بەخۆیان هەبێت و هار و مار بن. شاند دەبێت سام و شکۆی هەبێت. پێویستە گزارش بکات لە شکۆی کێشەکەت. لە شاندکردنی خەڵکانێکی بێ ئەزمون و زمان نەزان دوور بکەرەوە. قات و بۆین باغ و عەتری گرانبەها و هاتنە بەردەم کامێراکان سەرکەوتنی شاند دەستە بەر ناکات. بە بڕوای من دەبێت ئەندامانی ئەو شاندا لە حکوومەت و لە ئۆپۆزیسیۆنیش بن و ئەوەش دەرفەتێکی باشە بۆ ئەوەی حکوومەت فەزایەک دروست بکات تا هەمووان وەک یەک ئەرک و بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. ئۆپۆزیسیۆنی ئێمە خەڵکی دڵسۆز و خەمخۆر و شارەزایان زۆر تێدایە. هەر بەو منتیقیەی کە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا پێویستیان بە یەکگرتووی هەیە. پێویستە شاندەکانیشمان کوردستانی و یەکگرتووانە بن. شاندەکان بوارێکی باشن بۆ دروستکردنی کەشێکی هاوبەش کە هەمووان هەست بکەن ڕۆڵی نیشتیمانی خۆیانیان هەیە. داخستنی دەرگا لەسەر لایەنە جیاوازەکان دەرفەتی پەرچەکردار و هەستی پەراوێز خستن دروست دەکات و ئەوەش بۆی هەیە لە شوێنی ناخۆشەوە سەر دەربهێنێت. ئێمە کوردین و هیچمان تا هەمیشە و تا سەر دوژمن و نەیاری یەکتر نین. لە کۆبوونەوەکەتدا لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکانی بەغدا ئەوە ڕوون بوو کە ئەوانیش لەگەڵ چارەسەری کێشە چارەنووسسازەکاندان و دڵسۆزیشن، چونکە یەک سەرچاوی چەوساندنەوە هەیە. دەکرێت هەر یەکێک لەوانەش ئەندامی شاند و جێی متمانەی حکوومەت بن بەبێ کۆتایی هێنان بەم دیوار دروستکردنی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات. هیچ کێشەیەکی ئێمە کۆتایی پێنایەت. ئەمە ژوانەیەکە گەر مرۆڤ بیەوێت زۆر شتی لێوە فێر دەبێت.